لە چوارچێوەی چالاشیەکانیدا بەشی بانگەواز و پەروەردەی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری 100 کەسی لە بەشداربوانی پێشبڕکێی پێغەمبەرەکەت محەممەد درودی خوای لەسەر بێ بناسە خەڵات کرد. سەرپەرشتیاری پرۆژەکەش دەڵێ ئامانجمان لەم جۆرە پرۆژانە شارەزاکردنی نەوەی ئێستاە بە ژیان و ڕەوشتی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ. بەناوی خوای گەورە و میهرەبان، ئەمڕۆ ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەوازی مەڵبەندی هەشتی کۆمەڵی دادگەری لە سۆران هەڵدەستین بە خەڵاتکردنی نزیکەی 100 قوتابی لەو قوتابیانەی کە نزیکەی مانگێک لەمەوبەر ئێمە وەکو بەشی پەروەردە و بانگەواز هەستاین بە ئەنجامدانی پێشبڕکێک لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام. پێشبڕکێکمان ئەنجامدا، جا نزیکەی 300 قوتابی بەشداری تێدا کرد. طبعاً لە ماوەی پێشووتر 2 هەفتەیەک پێش ئێستا لە ڕواندوزیش خەڵات کران ئەو قوتابیانی کە بەشداریان کردبوو. ئەمڕۆ ئەو بەشەی کە سۆران و خەلیفان مابوون ئەمڕۆ لێرە خەڵاتیانەکەین. ئێمە ئامانجمان لەو جۆرە پێشبڕکێیانە بەڕاستی ناساندنی پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام بە جیلی تازەمان، بە نەوەی نوێمان و هەروەها ئێمە وان لێ بکەین ئەو جیلە ئەو نەوەی ئێستاکەوە چاو لە پێغەمبەری پێشەوا بکەن عەلەیهی سەڵات وسەلام لە کردار و لە ئاکار و لە گوفتار و لە هەڵسوکەوتیاندا. بەشداربووان ئەم جۆرە پێشبڕکێیە بە گرنگ دەزان و دەڵێن سوودی زۆری هەیە و هاندانێکە بۆ ئەوەی بە ڕێبازی پێغەمبەر ئاشنابین و لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. سەرەتا ئێمە زۆر سپاسی ئێوە دەکەین کە ئەم خولە جوانەتان بۆ ئێمە کردەوە، فێری ژیانی پێغەمبەرتان کردین و ئێمە زۆر سپاسی هەمووتان دەکەین. گەر ژیان پێغەمبەر زان شتێکی زۆر گەورەیە، مناڵان لە بچکۆلەوە گەر فێری ئەو شتانە بن مێشکمان فراوانە زۆر شتێکی باشە بۆ ئێمە، پێویستە هەموو منداڵەکە شتانە بزان. سەرەتا دەستخۆشی لە هەموو بەرهەمهێنانی ئەو پێشبڕکێیە دەکەین و بە دەستخۆشی لە مەڵبەندی لەقی سۆران دەکەین و پێویستە هەموو منداڵێک ژیانی پێغەمبەری خۆی بزانێت و بۆ بڵێن شارەزای ژیانی پێغەمبەری نازاری بێت. بەگشتیام زۆرە پرۆژانە بۆ زیندوبوونەوەی ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر پێویستەوە بە کارێکی زۆر باشی دەزانم کە لەلایەن کۆمەڵی دادگەری سۆران کە هەستاون بەم تاقیکردنەوەیە و بەگشتیام تاقیکردنەوەی زۆر بەسوودە بۆ ئەوەی حلم و زانستێک زیندوو بکرێتەوە کە ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم. فێرە زۆر بیمە پێغەمبەرەکەت بناسە. پێغەمبەرمان ناوی محەممەدە، کوڕی عەبدوڵڵای، کوڕی عەبدولموطەڵیبی، کوڕی هاشمی، کوڕی قوسەی، کوڕی کیلاب. دەستخۆشانی دەکەین. پێشبڕکێی پێغەمبەرەکەت بناسە بە بەشداربوونی 320 منداڵ لە قەزاکانی سۆران و ڕەواندز و ناحیەی خەلیفان لە یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشەوا درودی خوای لەسەر بێ بەڕێوە چوو. دوای ئەنجامدانی تاقیکردنەوە یەکەمەکانی پێشبڕکێکە خەڵات کران. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.